ئاشنایەتی و پەیوەندی من دەگەڵ مامۆستا مەلا ڕەسوولگەردی دەگەڕێتەوە بۆ نزیک 24-25 ساڵ بەر لە ئێستا. دەگەڵ مامۆستا ئەمن لە دوو لایەنەوە پەیوەندیم هەبوو. یەکەمەوەی کە مامۆستا وەک یەکێک لە ئەندامانی ناسرا و قەدیمی لە حزبی دموکراتی کوردستاندا یەکێک لە چالاکانی ناسراوی ئەو سەردەمە بوو. ئەمنیش کە لە ساڵی 1357ەوە پەیوەندیم بە حزبی دموکراتەوە هەبوو. چەند ساڵ دواتری نێوی مامۆستا مەلا ڕەسوولم بیست بوو وەکو یەکێک لە تێکۆشەرانی ناوچەی پیرانشار و لاجان. دوای ئەو پەیوەندی و ئەو ناسیاوێ بوو بە پەیوەندێکی نزیکە من لە نزیکەوە لە شۆڕشدا بە خزمەت مامۆستا گەیشتم. مامۆستا ئینسانێکی کراوە، مەلایەکی ڕووناکبیرێکی مەلا، مامۆستایەک بوو کە پیاو لە دانیشتن لەگەڵی لەزەتی دەبرد، شت فێر دەبوو، ڕابردووی میلەتەکەی لێ فێر دەبوو، ڕابردووی خەبات و زەحمەت و تێکۆشانی ئەو کەسانەی کە تا ئەو کات قورسایی و گیرانایی شۆڕش و بزوتنەوەیان لەسەر شان بوو لە زمان مامۆستاوە دەبیسترا. مامۆستا لە ڕاستیدا قوتابخانەیەک بوو بۆ ئەو کەسانەی کە تازە دەهاتندا ڕێگا و ڕێبازی ئەوانەوە. ناسیاوی دوایی من لەگەڵ مامۆستا و بنەماڵەکەی بەهۆی ئەوە بوو کە ئەمن لەگەڵ کچی مامۆستا پەیوەندیمان پەیدا کرد و ئەمن شانازی ئەوم پەیدا کرد کە لەگەڵ ئەو خانەوادە ببم بە ئەندامێکی بنەماڵە و ئەمن بووم بە زاوای مامۆستا مەلا ڕەسوول. شتێکی لایەنێکی دیکەی کەسایەتی مامۆستا لەو سەر و بەندەدا کە دەکرێ بڵێن لە نێو کولتور و فەرهەنگی ئێمەدا ئەو کات بەدەگمەن دەبیندرا لە مەجلیسێکدا کە خوازبێنی کچی مامۆستای دەکرا بۆ من، مامۆستا بۆ خۆی کوتی کە ئەمن بۆ خۆم بڕیارم داوە و بەو نەتیجە گەیشتوم کە هەر وەک چۆن کوڕەکانم پێم خۆشە ژیانی خۆیان بە دڵی خۆیان و بە کەیفی خۆیان دامەزرێنن، بۆ کچەکانیشم هەروە، بەڵام بە فەرقێک کە پێم خۆشە کچەکانم ئەگەر مێردیان بە هەر کەس کرد مادام بە دڵی خۆیان بێ بۆ خۆم مارەیان بکەم. بۆیە مامۆستا بۆ خۆی من و کچەکەی لێک مارە کرد. ئەمن ئەو کردەوە و وشە جوانانەی مامۆستام لەبیر ناستەوە. مامۆستا لە خەبات و تێکۆشانیدا وەک باسم کرد یەکێک لە چێهرە و سیما ناسراوەکانی بەشێکی زۆر لە ناوەندی کوردستان بوو. مامۆستا دەگەڵ ئەوەی کە تەمەنێکی زۆری نەبردە سەر، بەڵام ئەو تەمەنەی هەیبوو لەو کاتەوە کە دەرک و شعوری ئەوەی پەیدا کرد کە کۆمەڵ دەبێت چۆن بژی و ژیان دەبێت چۆن بێ، ژیانی خۆی بەختی ئازادی و ڕزگاری نەتەوەکەی کرد. مامۆستا دەگەڵ دوو سیستمی حکوومەتی کە بەسەر ئێران و کوردستاندا دەسەڵاتدار بوون دەخەبات کەوت. مامۆستا زیندانەکانی شاهیدی قارەمانەتی بۆ دەدەن. حکوومەتی شاهنشاهی ئێران و ساواکی بەزی کوزاکوون لە کوردستان بە چەندین جار مامۆستایان دەزینداناویشت و ئەشکەنجەیان کرد، ویستیان بە چۆچی دابێنن،
خافڵ لەوەی کە مامۆستا کەسێک نەبوو، خاوەنی ئەو بیرڕایە نەبوو، ئەو کەسە نەبوو کە ساواکی ئێران پێی وابوو دەتوانێت بە چۆچی دابێنێ. مامۆستا پۆڵایەک بوو قەت نەچەمی. ئەسنادی ساواک کە ئێستا ڕادەیەکی کەمی بەدەستەوەن شاهیدی بۆ ئەو قسانە دەدەن، شاهیدی ئەوە دەدەن کە مامۆستا لە زیندانەکانیشدا یەکێک لەو کەسانە بوو کە بڕوای قایمی ئیمانی پتەوی ورە و غیرەتی بەرزی ڕێی بەوە نەداکە دەگەڵ ئەوەی مامۆستا شارەزایەکی زۆری لەسەر تەشکیلات و ڕێکخراوەکانی حزبی هەبوو هیچ شتێکی لێ بدرچێ. لە سیستمی حکوومەتی ئەو دوایشدا کە بەدەست سیستمی مەلاکانە و دەسەڵات بە مەلاکانە، مامۆستا لە سەرەتای دەستپێکی شۆڕشی ئێرانەوە یەکێک لەو کەسانە بوو کە ڕێکخەری ئەو حرەکەت و بسووتنەوانە بوو کە بۆ سەرکەوتنی شۆڕش و بە هیوای ئەوەی کە ئاوات و ئامانجەکانی کە ئەو خەباتی بۆ کرد بوو وەدی بێ خەڵکی ڕێکدەخست. بەڵام بەداخەوە لەو حکوومەتەشدا چاوەڕوانی و ئاوات و ئامانجەکانی مامۆستا بەدی نەهاتن. بۆیە مامۆستا بۆ جارێکی دیکەش قورس و قایم تریش لە جاران ڕێی خەباتێکی تند و تیشتر لە جارانی گرتبەر. مامۆستا بۆ شاخەکانی کوردستان کەوت، دەگەڵ پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستان بەندەنە و بەندەن، گوند و گوند، شاخ و شاخ دیفاعی لە بست بە بستی خاچی وڵاتەکەی کرد. خەڵکی ڕێکدەخست. قسەکانی مامۆستای لە مزگەوت و لە کۆڕ و کۆبوونەوەکاندا ئێستاش زبان زەد و جێی باسی جیلەکانە ئێستاش باس دەکرێت لەو ناوچانێکە شوێنی تێکۆشانی مامۆستا مەلا ڕەسووڵی گەردی بووە. ئەو حکوومەتەش هەروەک حکوومەتەکەی پێشوو زۆری هەوڵی ئەوەی داکە مامۆستا بێدەنگکە، مامۆستا بە چۆک دابێنێ، مامۆستا وەزاڵە بێنێ، بیکشێنێتەوە لە خەبات یان لە بینی بەرێ. لەوەدا کە مامۆستا بە چۆک دابێنێ و بکشێنێتەوە سەرکەوتوو نەبوو. لە چەندین پیلان و بەرنامەشدا کە بۆ لە بین بردننی مامۆستا دانەشدا، بە غیرەتی و وشیاری مامۆستا بەرنامەکانی جمهوری ئیسلامی پوچەڵ کردەوە. سپای پاسداران موفق نەبوو بەرنامەکانی بەڕێوەبەرێ. تا ئاخری لە بەرنامەیەکی گشتی ترداکە، لە پیلانێکی گشتی ترداکە، سپای پاسداران بۆ حزبی دموکراتی کوردستانی داڕشت. مامۆستا دەگەڵ چەند کەسێکی دیکە لە ڕێگای ئامانج و هیواکانی خۆیاندا فیدابوون و بوون بە بەشێک لە تاریخ و مێژووی خەبات و تێکۆشان و فیداکاری حزبی دموکراتی کوردستان و میلەتەکەیە. گومان لەوەدا نییە کە مێژووی خەبات و تێکۆشانی ئەو میلەتە و فیداکاری ڕۆڵەکانی دەنووسێتەوە. مەلا ڕەسووڵی گەردی یەکێک لەو سیما و چێهرە ناسرا و لەو ئەستێرە پڕ نورانەیە لە ناوچەی پیرانشار و لاجاندا کە ساسکەری بەشێکی بەرز و زێڕینی ئەو مێژوەیە. مەلا ڕەسووڵ سەفحەی زۆر زێڕین و پڕباییخی مێژووی خەبات و تێکۆشانی نەتەوەکەمان و ڕۆڵەکانی حزبی دموکراتی کوردستان دەخۆ دەگرێت لەو ناوچەدا.
مەلا ڕەسوڵ لە ماڵی خۆشیدا قوتابخانەیەکی دروست کرد بۆ منداڵەکانی، دەگەڵ ئەوەی کە خەبات و تێکۆشان و دڵسۆزی و فیداکاری بۆ میلەتەکەی کەمی ماوە بۆ هێشتبۆوەکە بەو جۆرەی بابەکان ژیانی خۆیان هەموو بۆ منداڵەکانی خۆیان تەرخان دەکەن تەرخان بکە، چونکە ئەو بەتەنێ خاوەنی منداڵەکانی خۆی و باب بۆ منداڵەکانی خۆی نەبوو، ئەو دەخەمی هەموو منداڵەکانی کورددا بوو، دەخەمی هەموو نەتەوەکەی خۆیدا بوو بۆ هەموو منداڵەکانی ئەو سەردەمە باب بوو. بەڵام لە دەوروبەری خۆی و لە خانەوادەکەی خۆیدا قوتابخانەیەکی دروست کرد کە ئێستاشی دەگەڵ بێ منداڵەکانی بە گەورە و چووکەوە ڕێبواری ئەو ڕێگایان کە مەلا ڕەسوڵ پێدا ڕۆیی، خاوەنی ئەو بیر و بۆچوون و فکر و هەست و خۆشەویستیان کە بابیان لە ڕێگایدا خۆی فیدا کرد، هەر بەرز و پیرۆز بێ و پڕێبوار بێ و بە ئامانج بگا ئاواتەکانی مەلا ڕەسوڵی گەتی.